ئەڵماسە بەناوبانگەکەی ڕژان. یەکێک لە هەرە بەناوبانگترین ئەڵماسێک تا ئێستا دۆزراوەتەوە ناسراوە بە ناوی ئەڵماسی ڕژان، سەنجینی 128 قیراتە و لە مۆزەخانەی لۆڤەردا دانراوە و دەپارێزرێ. داستانی پڕ لە سەیر و سەمەرەی ئەم پارچە ئەڵماسە پڕ لە درەخشەندەگیە، لە بریسک و هۆڕەکەی بەناوبانگترە. لە یەکەمین ڕۆژی دۆزینەوەدا بە خوێنی مرۆڤ ڕەنجین کراوەکانەوە ئەڵماسەکەی پاتریالی وڵاتی هیندستانیش هەر بەم ئەڵماسەوە ناوی دەرکردووە. کانی ئەڵماسی پاتریال سەدان قوڵەڕەشی کرێکار خاک و خۆڵیان تیا هەڵدەدڕی و ئارەقیان دەڕشت و شریقەی قامچی یاساوڵەکان شان و گردنی سەدان کرێکاری خوێناوی دەکرد. تەواوی کرێکارانی ئەو کانە دەبوایە ڕوت و قوت بوونایە تا نەتوانن هیچ شتێک بشارنەوە. لەگەڵ خۆر ئاوابووندا دوا پشکنینیان دەکردن و هەتاوەکو کۆمیان دەگەڕان نەکات دانەیەک ئەڵماسیان تیادا شارد بێتەوە. شاردنەوەی دانە ئەڵماسێک کارێکی سادە و ئاسان نەبوو. لە خەزانی پاییزی ساڵی 1970 زائینیدا قوڵەڕەشێکی کرێکار وەک هەمیشە خەریکی خۆڵپشکنین دەبێت پارچەیەک ئەڵماسی گەورەی خام دەدۆزێتەوە کە ورد دەبێتەوە دەنوارڕێ ئەوە پارچەیەکی گەورە تا ئەو دەمە نەبینراوە. دەکەوێتە بیری شاردنەوەیەوە ئاو ڕێک لە چواردەوری خۆی دەداتەوە دەنوارڕێ کەس نەیبینیوە بڕیارەدا بە هەر نرخێک بووە بیشارێتەوە. ئەڵماسەکە هێندە بچووک نەبوو لە دەمیا یان لە کۆمیا بیشارێتەوە یا قوتی بدە. هەر تێفکری و بیری دەکردەوە تا بیرێکی سەیری بە مێشکدا دێ. بە چەقۆیەک شلکەی ڕانی خۆی دەدڕێ و ئەڵماسەکەی تێدا ئاخنێ. دوای 1-2 ساعتێک بە شەلەشەل خۆی دەگەیەنێتە لای سەرکرێکار و زامی پیشان دەدا کە گوایە لە کاتی کارکردندا بریندار بووە. کە سەیری هەڵدڕاوی ڕانی دەکەن لێکی ئەدەنەوە ئاوا کرێکارێکی بریندار تا درەنگ زەمانێک توانای کارکردنی نابێ و بە کەڵکی کانیش نایە. لەکان وە دەریاننا. هیچ کەس نەیدەزانی گرانترین ئەڵماسی ئەو دەمەی جیهان لە ناو زامی پەنماوی شیلکەی ڕانی ئەو قوڵەڕەشەدایە. قوڵەڕەش لەکان هاتە دەرەوە و خۆی گەیاندە دەوا و دەرمان و برینپێچ و وردە خۆی گەیاندە کەناری دەریا و لە بەندەردا دەسوڕایەوە. دوای دوودڵیەکی زۆر ڕازی ئەڵماسی لای مەلەوانێکی ئەوروپایی درکاند و بڕیاریاندا ببن بە شەریک و ئەڵماسەکە لە ئەوروپادا بە نیوەیی بفرۆشن. قوڵەڕەش سواری کەشتی بوو لەگەڵ مەلەواندا بەرەو ئەوروپا کەوتنەڕێ. مەلەوان تەماع گرتی کە بۆ نەبێتە خاوەنی تێکڕای ئەڵماس. لە شەوێکدا هێرش دەباتە سەر قوڵەڕەش و بە ئاسانی دەیکوژێ و لە شەکەشی دەخاتە ناو دەریاوە. لە پاشان مەلەوان لە یەکێک لە بەندەرەکانی هیندستان ئەڵماس دەفرۆشێتە بازرگانێکی هیندستانی بە 1000 لیرەی زێڕ. کابرای بازرگانیش بە ئاسانی ئەڵماس دەفرۆشێتە کابرایکی ئینگلیزی ناودار بە ناوی تۆماس پیت بە 20,000 لیرەی زێڕ. تۆماس ئەو دەمە موچە خۆری دەوڵەت دەبێت. دوژمنانی سیاسی دەربارەی خۆی و ئەڵماسەکەی پروپاگەندەیەکی گەورەیان نایەوە و تووشی هەرا و هۆریا و گۆبەنێکی زۆریان کرد و تۆمەتی دزیان پیادا کرد و لە موچە خۆری دەوڵەت دەریان کرد. پیت گەڕایە وڵاتی بریتانیا و توانی بێگوناهی و دەستپاچی خۆی بسەلمێنێ و بگەڕێتەوە سەرکارەکەی جارانی. لەبەرەوەی ئەو ئەڵماسە بە ئەڵماسێکی خوێناوی و نەکبەتبار شوورەتی پەیدا کرد بوو، پیت ئەڵماسی بە 2 ملیۆن فرانک فرۆشتە دۆک دۆلێریان کە یەکێک بوو لە دەسەڵاتدارانی وڵاتی فەڕەنسا. دۆک نەیتوانی تەواوی پارەکەی بداتێت. دوای مەرجی پیت بنەماڵی پیت شکاتیان لە دەوڵەتی فەڕەنسا کرد و داوای مافی ڕەوای خۆیان کرد و بەشێکی زۆری ئەو پارەیان درایەوە ئەگەرچی نەختێکی هەر نەدراوە. ئەڵماسی پیت لە وڵاتی فەڕەنسادا ناوی گۆڕا و ناونرا ئەڵماسی ڕژان و بوو بە گەورەترین پارچەی ئەڵماسی تاجی پاشای فەڕەنسا لویسی 15 هەروە لویسی 16 چەند جارێک لە سەرینا تا ماری ئەنتوانێت لە تاجی شاهی کردەوە و کردیە گەردانەیەک و ئەڵماسی ڕژان بوو بە هاوڕازی بێگەردی ماری ئەنتوانێت و هێندەی پێنەچوو ئەو گردنە چوو بلورە کەوتە بەر تیژی گیوتن مەقسەلە لە ئاشوفتە بازاڕی شۆڕشی خوێناوی چواردەی گەلاوێژی میلەتی فەڕەنسادا ئەڵماسی ڕژان گوم کرا و سەرنقم بوو. هەرچی بە دواییدا گەڕان نەدۆزرایەوە. دوای ئارامبوونەوەی دەرونی گڕگرتووی میلەتی فەڕەنسا و دامرکانەوەی هاڵاوی گەرمی شۆڕش جێرانە، ئەفسەرێکی گەنج لە ناو پەرتوکەکاندا چەند لاپەڕەیەکی دەربارەی سەرنوشتی مادەم ئا لە ئاکامدا دەرکەوتووە. مادەم ئا هەمان مارکیز دائیۆنی بەناوبانگە. ئەفسەری گەنج لە نامەکەی داوا دەست پێ دەکە. نامەیەک لەلایەن نەناسراوێکەوە دەگاتە دەستی مارکیز داریۆن. لەو نامەدا ماری ئەنتوانێت شاژنی وڵاتی فەڕەنسا پێشەوەی بکوژرێ لە نامەکەیدا شتێکی لە جێگەیدا شاردۆتەوە. جێگەکەش بە پێی نەخشەیەک ڕوون و ئاشکرا دیاری کراوە. یەکێک لە کۆشکە شایەکانی دەوروبەری شاری پاریسدا شاردۆتەوە و ئەو شتەش بەخشراوەتە مارکیز داریۆن.
مارکیز دەکەوێتە تەقەڵای بەدەستهێنانی ئەو شتە، بەڵام چوونە ژوورەوەی کۆشکێکی سەڵتەنەتی دەرباری بۆ کەسێکی ناسراوی وەک مارکیز کارێکی سادە نەبوو. بەتایبەتی لەو دەمەدا تەواوی کۆشکەکانی دەربار بەدەست شۆڕش جێڕانەوە ئاگاداری دەکرا و تەواوی کۆڵان و شەقامەکانی شاری پاریس لەلایەن شۆڕش جێڕانەوە چاودێری دەکرا. مارکیز لەوانە نەبوو بە ئاسانی کۆڵ بدا و بە دوای ئەو شتەدا نەڕوە، تا چەند پیاوێکی وەفاداری سەردەمی دەسەڵاتی ئەوسای خۆی هەڵسوڕاند و لە ژێرباڵی تاریکی شەواندا خۆیان دەگەیەنە کۆشتی نیشانکرا و جێگەی دیاریکراوی ئەو شتە. زۆر ناگەڕێن سندوقێکی بچکۆڵە دەدۆزنەوە. مارکیز کاتێ سندوق دەکاتەوە پڕی لە زێڕ و دوڕ و جەواهیرات دەبێت کە وردەبێتەوە تەواوی ئەو پارچانە دەناسێتەوە و هەمووی بەسەر و گەردن و سنگ و بەرۆکی ماری ئەنتوانێتەوە دیوە و دەیناسێتەوە. باسپایی لە کۆشک دێنە دەرەوە. لە یەکێک لە شەقامەکانی پاریسدا دووچاری چەند کەسێکی هێزی بەرگری ملی دەبن، یەک ڕاست بەرە و بەندی خانە وەڕێیان دەکەن. دوای چەند ڕۆژێک دەدرێنە دادگای گەل و دادگاش بەبێ یەک و دووکردن بڕیاری مەرجیان دەدا و لە چەند ڕۆژێکدا فەرمانی دادگا ئەنجام دەدرێ و سەریان دەخرێتە ژێر تیغی گیوتن و ئەڵماسی ڕژانیش خرایە خەزێنەی دەوڵەتەوە. ڕژان هێندە لە خەزێنەدا نەمایەوە. شەڕ و شۆڕی ناوخۆ و دەرەوەی وڵاتی فەڕەنسا بارودۆخی ئابووری دەوڵەتی لاواز کرد بوو، بەناچاری ئەڵماسی ڕژانیان بەبارمتە لای بازرگانێکی ئەڵمانی بە ناوی ترسکۆف دانە لە باتی چەند هەزار ئەسپێکدا بۆ سوپای فەڕەنسا. ترسکۆف دەیویست دەست بەسەر ئەڵماسدا بکێشێ و سربەخۆیانە بیفرۆشێ، بەڵام بارودۆخی ئەودەمەی ئەوروپا هانێکی ئەو تۆی پارەدارانی نەئەدا پارەیەکی ئاوا زۆریان بدەن بە پارچە ئەڵماسێک. ڕژان چەند ساڵێک بەلای ترسکۆفەوە مایەوە تا ساڵی 1940 زاینی ناپلیۆن بۆناپارت قەردی ترسکۆفی بژارد و ئەڵماسی دووبارە گەڕانەوە فەڕەنسا و کردی بە نقێمی شمشێرەکەی. بەم شێوەیە ئەڵماسی ڕژان خاوەنێکی گەورە و مەزنی وەک ناپلیۆن بۆناپارتی بۆ پەیدا بوو، دیسانەوە بوو بە گلاراوی چاوی پاشا و نازەنین پەیکەرانی سەراسەری ئەوروپا. ناپلیۆنی سێم هاتە سەرتەخت و بیر و ڕای برژوانەی دیسان لە فەڕەنسادا ڕەواج پێدا و بڵاو کردەوە. ئەڵماسی ڕژان لەسەر مشتێ شمشێرەکەی خۆی داڕشت و چەسپان. دوای ماوەیەک شاژن ئۆژنی بەناوبانگ هەرە جوانی وڵاتی فەڕەنسا و تێکڕای دەربارەکانی ئەوروپا. ڕژانی لە شمشێر کردەوە و کردیە هاوڕازی سینە و گاردنی. تا ئوژنیما ڕژانی بۆ ساتێک لە گردنی بلورینی دوور نەخستەوە. ڕژانیش لەو جێگە نەرم و گەرمە شیرینە بلورینە لمی لێدەدا و جریوەی دەبەخشیە دەوروبەر و گردن و سەری ئۆژنی. تا دیسان ڕژان بۆ هەمیشە لە مشتی شمشێر و خەنجەر و گردن و سەرکرایەوە و خرایە ناو چوار دیواری خەزێنەی دەوڵەتی فەڕەنساوە و ئێستاش بە سەرمایەیەکی نەتەوایەتی وڵاتی فەڕەنسا دەژمێردرێت و لە مۆزەخانەی بەناوبانجی لۆڤەردا دەپارێزرێت.